خۆتانزانم کارگەیە تازەیە و خۆشبەختانە لە یەکەم ئەنتاجی کە خستێ بازارڕەوە هەموو خەڵک کە ئەم ئاردەیان بەدەست گەیشت و لێ رازی بوون ئەم بۆ ئێمە جێگەی دەستخۆشیەوە جێگەی خۆشحاڵیە لەوە گرنگتر ئەوەیە هەروەک چۆن ئەڵێ سەرکەوتن گرنگە بەڵام لە سەرکەوتن گرنگتر ئەوەیە ئەو سەرکەوتنە بپارێزی بۆیە ئێمە هاتینە معاملەکە ئەمڕۆ بۆی لەوە تێبگەین بۆ نمونە ئەم مانگانە پێویست ئەتوانێت 19,000 تەن گەنم بکا بە ئارد بەڵام تاکو ئێستا لە مانگی هەشتەوە ئەم کارگەی تەواو بوو تا ئێستا 6,000 تەن گەرمیان داوەتی خۆتانەزانن بەغا بە هەموو شێوازێک زوڵمەکە لە هەرێمی کوردستان ئەم زوڵمە تەنانەت مناقەلەی گەنمی لە سایلۆکانەوە بۆ هاڕین کە بکرێ بە ئارد بۆ ئاشەکانی هەرێمی کوردستان ئەم زوڵمە ئاشەکانیشی گرتووەتەوە کە ئەمە لە قازانجی خەڵکی کوردستان نیەوە تەنانەت لە قازانجی حکوومەتیش نییە بۆ نمونە ئێستا کە گەنم بدەن بە ئەم کارگەی ئاشی شارەزوو ئەڵێن بڕۆ لە کەرکووک گەنم بێنە لە کاتێکا گەنمەکەی خۆمان کە لە سایلۆی سێسایقا نەقلی سەماوە کراوە یعنی ئەمە وڵاتێکی وێرانە بەداخەوە ئێمە هاتین تا لەم کێشانە تێبگەین و دواتر ئەم وەک راپۆرتێک ئەیدەینەوە بە لیژنێک شتوکاڵ لەگەڵ حکوومەتیش قسەیەکەین خاڵێکی تر کە گرنگە بە نسبەت ئێمەوە ئەوەیە ئەم کارگەیەکی مستەقبەلیە بۆ ئەمڕۆ نییە بۆ مستەقبەل ئێمە چی بکەین بتوانین ئەساسێک بۆ خۆمان دابنین پێویستە حکوومەت سنوورێک دابنێ بۆ هێنانی ئار لە دەرەوەی وڵات